بەڕێزان سڵاو وەستان لەسەر مێژووی سیاسی و ڕوودا و شۆڕش و ئەزمونەیەک لە دوایەکەکان دەبێتە کاری بەردەوامی بەرنامەی ڕوودا و مێژوو بۆ درێژدان بە گفتوگۆ و قسەکردن لەسەر تەواوی ئەو ئەزمونە سیاسیانی نێو شۆڕشی کورد و هەڵدانەوەی ئەو لاپەڕانی کە هەڵ نەدەرەوەتەوە ئەو دیوانەی کە نەخوێنراوەتەوە بۆ تەواوکردنی گفتوگەکانی پێشومان لەم بەرنامەی ڕوودا و مێژووە بۆ درێژدان بە قسەکردن لەسەر ئەزمونە سیاسیەکانی کورد بۆ تەواوکردنی تەوەری پێشوو جارێکی تر میوانداری بەڕێز دکتۆر مەحموود عوسمان شایەت حاڵێکی زیندووی نێو تەواوی ئەو مێژووە سیاسی کە لە ڕابردووە ڕوویداوە دیسانەوە ئەو دەبێتەوە میوانی بەرنامە بۆ گفتوگۆکردن و تەواوکردنی تەوەرەکە بە خێراتنی کاکتۆرەکەین بەخێر بێت دکتۆر. زۆر سپاس دکتۆر جان پێم خۆشە تەوەری ئەمجاری یاخود ئەڵقەی ئەمجاری بەرنامەکەمان تایبەتکەن بە تەوەریکی تایبەت کە ئەکرێ گفتوگۆی زیاتر لەسەر بکەین ئەویش ئەوەیە بە بڕای من لە ساڵی 1976 و پاش کۆتایی هاتنی شۆڕشی ئەیلول شەڕی براکان دەستی پێکرد ئەو شەڕە چۆن کۆتایی هات و پاشان ئێوە درێژتان بە گفتوگۆیە تا ساڵی 1970 لە 1970 بەری کوردستانی دروست بوو پێم خۆش ئەگەر بکرێت بە وردی پەنجە بخەیتە سەر ئەو ڕووداوە مێژوانی کە لەو ساتە وەختا ڕوویاوە و کۆتایی هاتنی شەڕەکە و دروستبوونی بەری کوردستانی. بەڵێ زۆر سپاس بێگومان 75 شۆڕشی ئەیلول هەرسی هێنا لە پاش هەرسێنا بەداخەوە ئەو لایەنانەی کە لە ناو شۆڕشی ئەیلول بوون ناتوانی بەیەکەوە بەردەوام بن کێشە هەبوو لە نێوانیان ئەو بوو سەرکردایەتی کاتی پارتی دیموکراتی کوردستان دروست بوو یەکێتی نیشتمانیش دروست بوو دوو جیاوازی و لە عینی وەختان دێ کۆمیتەی ئامادەکردن و بەعزێ تەنزیماتی بچووکتریش هەبوون بەڵام زیاتر چونکە نەیانتوانی بەیەکەوە کار بکەن ناکۆچی لە بینی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان سەرکردایەتی کاتی قیادەی بۆقەدە بەردەوام بوو یعنی وەکو بەردەوامیەک بۆ براکوژێ کۆنەکانی پێش هەفتە بەڵام تەبیعی بە ئەندازەیەکی بچووکتر چونکە ئەو شوێنانی کە ئێمە کارمانتیاکە بچووکتر و ئەوە بوو بەو شێوەیە لەبەرەوە ئەماندی کەوا زۆر لە هەر شوێنێ ئەو دوولایەن یەکتریان بدایە لێکدانە بوو براکوژیە بوو کەمتر یا زۆرتر لەمەیە لەوێ طبعاً پارتی دیموکراتی کوردستان زیاتر بەهێزی زیاتر ناوچێ بادینان بوو یەکێتی نیشتمانی کوردستان لە مەنتیقەی ئەملا بوو سلێمانی و هەولێروانە وەلەو هەردووچیان لە هەردوو لە وجودێکیان هەبوو لە سنوورەکانی تورکیا هەبوو لەو ناکۆچی و شەڕانە مەسەلەن شەڕەکەی کە ناسراوی حەکاری دروست بوو شەڕی تر هەبوو لە بینیانە لەو نێوانە دروست بوو ئەو بوو ئەو شەڕانە گەیشت ئەوەی کە تۆزێ شێوەی عێراقی وەرگرێت چونکە لەو کاتە لە ساڵی 1970 دوو جەبهەی عێراقی دروست بوون یەکیان جەبهەی جۆقەت بوو کەوا لە سەرەتا حیزبەکانی تیابوو جگە لە پارتی دیموکراتی کوردستان چکە وەختەیەکێتی ڤیتۆ هەبوو لەسەر پارتی کە نەچێتە بەرەکەوە بەڵام لە پاشە ئەو بوو پاش دوو هەفتە لە جۆقەت کە دروست بوو لەبەر ئەو ناکۆچیە جوودیش لە کوردستان دروست بوو کە لە بینی پارتی و حیزبی شوعی و حیزبی سۆسیالیستی کوردستانە بوو ئەو ناکۆچیە یعنی ئەو دووبەرەیەشی گرتەوە تا حدێ و تۆزێ با بڵێن براکوژەکە تونتر بوو جوودی هەموو تێکەوت نەک تەنها پارتی سۆسیالیست و شوعیش تێکەوت شەڕی پشداشان باژێ شری گەورە بووانە یەکێتیش لەو بەرەو بوو گەیشتە ئەوەی کە وردە وردەیەکێتی زیاتر جیابێتەوە لە کارەکە و کێشە زیاتر بێ لە ساڵی 1970 یەکێتی گفتوگۆی بە تەنها کرد لەگەڵ ڕژێمی بەغا گفتوگۆکە تەقریبەن ساڵێکی خایەن بەڵام گفتوگۆکە نەگەیشت بە ئەنجام چکە ڕژێمی بەغا ئامادە نەبوو ئەو لایەنی کەمی ئەو مافانەی کە کورداوایە کردبیدا ناوڕۆشی گفتوگۆکان ببوورە دکتۆر جان ئەگەر ناوڕۆکەکەی ئەوە بوو داوایە نەکرد یەکێتی کەوا ئۆتۆنۆمی بۆ کوردستان بچەسپێ ئەو مافانەی کە حکوومەتی بەغا وەختەوەی ساڵی هەفتە بەیانی ئازای ئازاری اتفاقی لەسەر کردووە بیدا بە کورد بەس حکوومەتی عێراق ئامادە نەبوو چونکە ئەیزانی وەڵان حیزبێکە بە تەنها گفتوگۆکەکە دووەمین کورد ئەو هێزەی نەبوو ئەو کاتە کێشەی زۆر بوو لەو ناوە حکوومەت خۆی زۆر بە بەهێز دەزانی
سەدام وەختەوە بەسەر کۆمار بەهێز بوو و شەڕی ئێران و عێراق بوو لەو کاتە لەبەر ئەوە نەکرا ڕێنەکەوتن لەگەڵیان لایەنی کەمی نەدراوە و یەکێتیش باسییان کرد تورکیاش دەوری هەبووی لەوەی کە ڕێکەوتن نەبێ لەبەر یەکێتی گەڕایەوە لەو ڕێکەوتنی ڕێکەوتنەکە نەما کە ڕێکەوتنەکە نەما اینجا یەکێتی کەوتە پەیوەندی لەگەڵ پارتی لەگەڵ سۆشیالیست لەگەڵ شووی بۆ ئەوەی تۆزە ڕێبکەونەوە یان تەفاهمی هەبێ براکوژی نەمێنێ بەرەو ئاشتی بڕۆن بەرەو ئەوە وردە وردە لە پێشا لەگەڵ سۆشیالیست اینجا لەگەڵ شووی اینجا لەگەڵ پارتی هاتوو چۆ دەستی پێکرد گفتوگۆ دەستی پێکرد ئەو خەتە پارتی بارگاکان لە ڕژان بوو لە ئێران بوو یەکێتی بارگاکان لە ناوچەی دوکان بوو لە منتیقەی ئەو پشت شاخەکان دوکانەوانە سۆشیالیستیش لەو ناو بوون لەگەڵ یەکێتی باجار شووعی ئەوانە بازێکی لەم دی بوو بازێکی لێن لەو کاتا بوو بەڵام تەبیعی ئەو گفتوگویانەش وردە وردە هێوری کردەوە براکوژی کەمتر بووانە بەس زیاتر ڕێکەوتنی ئەساسی کە بوو لە بینی یەکێتی و پارتی کە ڕێکەوتنەوە بە تەواوی لە ئێران کرا لەسەر دەستی ئێران هاوکاری کردن ڕێکەوتنەوە وەختە وەفدێک لە بەڕێز مام جەلال بەڕێز خوالێ خۆش و ئیدریس بارزانی چوون و لەوێ ڕێکەوتن تەفاوت پاژەوەی ئەو ڕێکەوتنە 26 ئیتر پاژەوە وردە وردە زیاتر گفتوگۆ دەستی پێکرد لە بینی هەموو لایەنەکان بۆی بەرەی کوردستانی دروستکەن هەموو بە یەکەوە بەرەیە دروست بکەن بەڵام تەبیعی بەرەکە بەڕاستی هەر دواکەوت چونکە بەڕاستی یەکێتی لە دیوی عێراق تێزی هەبوو توانای هەبوو ئەگەر دروست بووە ئەو کاتە ممکن بوو یەکێتی دەوری سەرێکی زیاترە بوو لەم دیو بووە ئەگەر لە دیوی ئێرانیش وایە تەمەەن پارتی دەوری سەرێکی زیاتر لەبەرەوە مایەوە لە بینیانە تەمان یەکێتی تیابوو پارتی تیابوو سۆشیستی تیابوو لقی کوردستانی حزبی شوێتیا بوو پاسۆکی تیابوو حزبی شعبی تیابوو ئەمانە بەس ما ئەو گفتوگوانە درێژەی کێشا هەتا هەشتا ئەنفال کراین هەموو دەربە دەربوون چوونە دیو ئێران بە ئەنفالەکان و ئەوانە کیمیاوی و ئەنفالوانە اینجا کە چوینە دیو ئێران و هەموو دەورەکان ئەو هەموو ڕووداوانە وای کرد کە سەخل لە هەموو لایە بکایتر بێ بیکەن بەرەکە لەو دیو بەرەکە دروست بوو و وەختێکیش دروست بوو یعنی لە کاتێکا بوو کە کورد لە وەزعی ئەنفال و ئەوانە بوو ئەنفالی جافەتی کرابوو ئەنفالی گەرمیان کراب ئەوانە کراب وەزعمان خراپ بوو طبعاً لە دیوی ئێران دروست بوو و ئەو کاتەی تر لەوێ ئیمزا کرا طبعاً و هەموو دەربە دەرمون تەبەن وەختە وەزعێکی باش خراپمان نەبوو باشمان نەبوو لە پێنجی لە حوتی هین مایس ئایار ئیمزا کرا بەرەی کوردستانی بەڵام پاژەوە حیزبی شوێی شاد لە 11 تقریبان توانین بڵێن لە 12 ئایار بوو بە شتێکی ڕسمی بۆ بەرەکە ئەو کاتە دروست بوو بەرەکە ئامانجی سەرەکی ئەو بوو لەو کاتە کەوا یەکەمین حملەیەکی جیهانی گەورە بکات لەسەر باسی کێشەی کوور باسی ئەنفال باسی کیمیاوی شەرحی ئەوەی کە بەسەرمانە هاتووە وا بکەین خەڵاس تەیدمان بکە پشتمان بگەشتەوە زەمان خراپ بوو تەبان لە عینی وەختیشە یەکگرتنی ڕیزی خەڵخەکە بەیەکەوە بۆی هیچ پاش ئەو نەکسە و ئەو ئەنفالە تووشی دووبەرەکی وشتیوانە بینەوە بەیەکەوە کارکرا باش بوو یعنی بەرەکە تەبان بوو بە وەکو نوێنەرێکی ئەو میلەتە و پاشی حیزبەکانی کەشوونە سەری ئەن تقریباً 8 حیزبی تیابوو ئەو بەیەکەوە کاریانە کرد و سەرکردایەتێکشی سەرکردایەتی با بڵێن سەرکردایەتی سیاسی بەرهەبوو من خۆم ئەندامێ بووم لەو سەرکردایەتیە وەکو نوێنەی سۆسیالیست و طبعاً برادری تریشی تیابوو مام جەلال هەبوو کاک مەسعود هەبوو ئەو دووەکو دوو سەرۆکی بەرە بوون یعنی تقریباً زیاتر مام جەلالیشی دەرەوەی پێسپێرا بوو کاک مەسعودیشی ناوی پێسپێرا بوو یعنی ئەو وەزع هەبوو لەبەرەوە ئەو سەرکەوتنە و دروستکردنی بەر ئەگەرچی دوا کەوت ئەگەرچی درەنگ بوو ئەگەرچی وای لێکرا پاش دەربە دەرێکە بوو بەڵام تۆزێ وەزعەکەی هێوەر کردەوە خەڵقەکەی پێکەوە گرێدا و جۆرە چوارچێوەیەکی دروست کرد لەو چوارچێوە حیزبانە بەیەکە بتوان کار بکەن و قەرەبووی ئەو هەموو لێدان و دەربەدەری و لە ناوچوون و ئەنفالوە تا حەدێکی کەم بکرێتەوە. دکتۆر باسی شەڕی هەکاریت کرد لە ناو ئەو شەڕی براکانە پێم وابێ ئەم شەڕێکی دیاری ناو ئەو ڕۆژگاری مێژووی سیاسی بووە ئەگەر بکرێت هەڵۆسەیەک لەسەر شەڕی هەکاری بکەیت. بە قەناعەتی من ئەوی کە گرنگە بە شەڕی هەکاریەوە بڵین شەڕێکی گەورە بوو زەرێکی زۆری تیادرا بە حەقیقەت تقریباً 800
برادری یەکێتی نیشتمانی پێشمەرگە کە 400یان چەکدار بوون 400یان بێچەک بچوون بۆ منتەقەی بادینان و بەرەو سووریا لەوێەوە هەبوون هاتن چەکیان بۆ هێنان لەوێ وەختە شێتی دەوری سەرکی لە سووریا بوو تەبان و پارتیش کە دی ئەوانە چن و ئەیانوێ لە بادینان هەندێ بارەگادا بنێنەوەوانە طبعاً وان تەسەورکەرە چن پەلاماری ئەوانە دەن و کێشە و شت دروست دەبێ و لە بینیشیانە وەزعیشی براکوژی هەبوو ناکۆک بوون لەگەڵیەک لەبەرەوە بۆیان دانیشتن و بە هاوکاری بەعزێ لە عشایری تورکیا کە لەگەڵیان بۆ بەعزێش لە ناو تورکیا لە حدودەکە لیاندان بە هەموو شێوەیەک تەمە نقطە بەفر هەبوو وەزعی زۆر ناخۆشە بوو بەفرێکی زۆر هەبوو ئەو ساڵە لەبەرەوە خەڵقێکی زۆر شەید بوو خەڵکی زۆر گیرا و ئەندی ئەسیر کوژان تەمان شەید کران عینیشت و وەزعێکی زۆر خراپی دروست کردەوە زیاتر ئەو براکوژەی زیاتر کرد ناکۆکی زیاتر کرد نێوانە و زیاتر خەڵقەکەی لێک دوورخستەوە شتێکی زۆر ناخۆش بوو. بەڵێ لە ساڵی 1969 لە ئەیلولی 69 تا ئازاری 1970 گفتوگۆکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و ڕژێمی ئەو کاتی بەغا بەردەوام بوو واتە حکوومەتی بەعس تۆ خۆت یەکێک بووی لەو کەسانی کە بەشداری گفتوگۆکان بووی ئەگەر بکرێت بە وردی باز لە ئەو گفتوگوانە بکەی کە لەگەڵ ڕژێمی ئەو کاتی بەغا کراون. بەڵێ ئەو کاتە ڕژێمی بەعس کاتە سەر حکم لە حەڤەی تەموزی ساڵی 68 بۆ ماوەی ساڵێک شەڕێکی توندی لەگەڵ ئێمە کرد لەگەڵ شۆرشی کورد طبیعی و لەو شەڕا زۆر ئیسیفادەشی لەو دووبەرە چێ کرد کە وەختە هەمان بوو چونکە وەختە باڵی مەکتەبی سیاسی کۆن لەگەڵ حکوومەت بوون لە بەغا بوون و ئێمەش لەم لابووین یەکتری شەڕ هەبوو لەوێنە براکوژی هەبوو کێشە هەبوو لە 66 تا 70 معروفە تەمانەوە ئەوان زۆر فایدیان لەوەش کردویستیان بەوە و بەهێزی خۆیان بە هەمووی بەو ساڵە هەوڵ بن ترۆشەکە بشکێنن لە ناوی بەرن یا بیشکێنن بەڵام پێیان نەکرا دییانکەوە ئەوە ئاما ناکرێ پاش ساڵەکە کە دییان توانای ئەوەیان نییە و شۆڕشە بشکێن و لە ناو بچێوانە ئەوان پەیوەندیان پێوە کردین کە بکەوینە گفتوگۆ لەگەڵیان بە شێوەیەکی ناڕاستە و خۆ نەک یەکسەر ڕاستەوخواانە بەهۆی هەندێک لە جەماعەتی لا بەلای خۆیان کاغزیانە نارد لە پاشە سۆڤێتەکان کەوتنە بینمانەوە مەبەستیان بووکەوە ڕێکەوتنیە بێ لە بینمان پریماکۆڤ و بەعزێ لەوانەی کە لە سەڤاری سۆڤێتی بوون لەوانە هاتوو چوانە کرد لە بینمان جار جار خوا لێ خۆش بوو عەزیز شەریف کە وەختە ماوەیە وەزیری عەدل بوو لە بەغا وەزیری دەولە بوو ماوەیەک دۆستی ئێمەش بوو ینی دۆستی خوا لێ خۆش بوو بارزانی و حرەکەی کوردیوانە بوو لەگەڵ ئەوانیش پەیوەندی هەبوو لە بەغا لێ هاتوو کوێ ئەکرد ئەویش لە بینمان شتی ئەهێنا شتی ئەبەر بەو ناوە یعنی مەبەستم هاتوو کوێشی ناڕاستە و خۆ هەبوو لە بینمان تقریبا دوو مانگ و نیوێ بەردەوام بوو وردە وردە کاغازیان هێنا کاغازیان بەر بیرڕای ئێمە ئێمەش پێمان باش بوو کەوا ڕێکەوتنێ بێ ئەوانیش پێیان باش بوو پێویستیان پێ هەبوو مش پێویستمان پێ بوو لەبەر ئەوە بەو شێوە بوو هەتا مانگی 12 لە نهایەتی مانگی 12 ینی قسمی دووەمی مانگی 12 60 ئاخر مانگ وەفدی ئەوان نوێنەری ئەوان سەمیر عەزیز نەجم وەختە عوزوور قادێ خوتری بۆ هات بۆ لامان لەگەڵ خوا لێ خۆش و فواد عەرف عەزیز شەریف و ئەوانەی کە هەبوون تقریبا وەکو بیدایەتیش ڕسمی بوو چونکە ئەوەی پیاوێکی ڕسمی بوو ئەو بوو ئێمەش خوا لێ خۆش بوو دارە تۆفیقمان نارد بۆ لای ئەوان بۆ ئەویش ڕسمی بوو تەمان سەرکردایەتی بوو بۆی لەگەڵیان بکەوینە کار بۆ چی ئەکرێ و چی ناکرێت تەبعاً دیمان کەشەکە تا حەدێ بۆ ڕێکەوتن و ئەوانە بوو دیار بوو بریاریان نەبوو کەەوە ڕێکەوتن شتێ بکەن جا بەو شێوەیە کە ئەوانیان وێز ممکن ئێمە بەنەوە ئەمانوێز ئەوان بنەوەیە ئەو بوو لە سەرەتای لە نهایەتی ساڵ ئاخر ڕۆژی ساڵی 69 وەفدێکی گەورەی حیزبی بەعەس هات بۆ کوردستان کاغەزێکی ئەحمە حەسەمەکی هێنا بوو بۆ بارزانی و گفتوگۆی ڕسمی دەستی پێ کرد وەفتەکە بە قیادەی حەمادی شاب بوو ببوورێت دکتۆر کات سەدام پۆستی سەرۆکۆمەری نائب سەرۆک نائبی سەرۆک بوو شخصی دووەم بوو بەڵام بەخۆ بوو وەختەش ئەحمە حەسەمەکە سەرۆک بوو ئیتر تقریبا بە ڕسمی دەستی پێ کرد گفتوگۆکەس دو سێ ڕۆژمانەوە لە پاژەوە ئەومانەوە ئێمەش پاژەوان وەفتێکمان دروستکرد من سەرۆکایەتی وەفتەکە بووم سەرۆکی وەفتەکە بووم لەگەڵ حەو برادەر بەیەکەوە
چوینە بەغا ئێمەش پاژەوان ئیتر وای لێ هات هەفتەیە ئێمە ئەچوین هەفتەی ئەوانە هاتن ئێمە ئەچوین ئەوانە هات ئێمە ئەچوین وردە وردە طبعا ناکۆچی تێکەوین تێکە و بەڵام ئاخر شت پاش ئەو 2 مانگ و نیو تقریبان 3 مانگ گفتوگۆ لە 11 ئازاری ساڵی هەفتا گەیشتینە بەیان 11 ئازار بەیان 11 ئازار 22 خاڵ بوو 22 خاڵەکە 15 ئاشکرا بۆ ئەلان کرا حوتی ئەلان نەکرا بەڵام ئیمزا کراوە دەربارەی ئیجازەی پارتی دیموکراتی کوردستان دەربارەی حەلکردنی جاش دەربارەی ساحبی جێژ دەربارەی دووشکردنی حرس حدود کە لە هەموو هەیە پێشمەرگە 12 فەوجی حرس حدود دروست کرا دەربارەی قەرەبووی پێشمەرگە دەربارەی یارمەتی پێ ئەو شتانە زۆری تیا بوو لەو شتانە هەلکردنی جاشوانە ئەم شتانە دەربارەی ئەوەی کەوا لە کەرکووک بریاری ئەحسادرا کەوا سەرژمێر بکرێ پاش ساڵێک پاش سەرژمێرەکە سەرژمێ بگرێ پاش ساڵێ لە وەزعی بەیانی ئازار بۆی قەرار بدرێ و ناوچە دابراوەکان بەم لابێ بەو لابێوانە چکە وەختەش ئەو کێشەیمان هەبوو وەکو ئێستا هەمانە تەمان بەو شێوەیە ئەو بەیانە دەرچوو تەمان بەنسبەت ئێمە و بەیانەکە گرنگ بوو چکە بۆ یەکەم جار لە بەیانەکە دانینا بە ئۆتۆنۆمی بە حکومی ذاتی بۆ کوردستان ناو چوارچێوەی عێراقا حقوقێکی کەلتوری زۆری تیا بوو حقوقی سەقافی تیا بوو زۆر بەحسی ئاوەدانکردنەوەی کوردستان قەرەبووکردنی خەڵق یعنی ئێمەش پێویستمان بە شتێکی وا هەبوو ئەوانیش دیار بوو پێویستیان بچووکە کە دییان شۆرشەکە ناشکێ بە شەڕ کە هەوڵیاندا و دووبەرێکیەکەی بێ نیشمان نابێتە هۆی کەەوە شۆرشەکە بشکێ لەبەرەوە کەوتنە ئەوەی کە بەو شێوەیە بەیانێ دەرکەن لەگەڵ ما ئیتفاق بکەن بەو شێوەیە بێنە پێشەوە بەڵکو بتوانن شۆرشەکە بخەنە باوەشی خۆیان بۆوا بکەن شۆرشەکە هەرەکەی کوردی دوایان کەوت لەگەڵیان بێ هاوکاریان بکە بەڵام ئیتر ئەوە بوو ئەوەش وای لێ هات چونکە سیاسەتی ئەوان بە شێوەیە بوو خەڵقانە کۆچ خەڵقانە گەر سیاسەتی تێرۆر و ئەوانە بوو ئێمە نەمانتوانین لەگەڵیان بڕۆین وەکو پێویستە کێشە لە بینی ئێمە ئەوانە دروست بوو لەو بین ناویستیان مەلامسفا بکوژن ویستیان ئیدریسی کوڕی بکوژن ویستیان اختیارات بکەن ناو ئێمە ناکۆکی وردە وردە تعریب زیاد بوو تەزویری هەموو دەفتەر و شتی نفوسی کەرکووکیان کرد بۆی ئەو سەرژمێرە نەبێ عنی لە ساڵی یەکەمەوە با بڵێن وردە وردە شتەکان دەستی بێکن ناکۆکی لە بینمانە دروست بوو بەڵام وا بریاردرا کە لە 4 ساڵە ئەوە هەمووی جێبەجێ بێت لەبەرەوە تا 4 ساڵ شەڕ بە ڕسمی نەبووەوە لە بینمان بەڵام طبیعی ئەو کێشانە هەبوو لە نێوانمانە و لە عینی وەختیشا ڕاستە کەمبوو کوڕیش هەبوو لە ناو بەیانەکە مەسەیەکێ لە کەمبوو کوڕێکانە و ئێمە لە ناو مەجلیسی قیادەی سەورا نەبووین مەجلیسی قیادەی سەورا ئەو بریاریەدا ئەو قانونی دەرەکرد ئەو بریاری هەموو شتێکی دەمەتیان نەبوون بەس وەزیرمان نەبوون 5-6 وەزیرمان نەبوو ئەوە کافی نەبوو بۆی تۆ بڵێ بەشدارم لە حکم بەو شێوەیە دووهەمین باسی مافی چارەنووس ئێمە مانویست لە بەیانەکە هەبێت تیای نەبوو سێهەمین ئەوە بوو کەوا بەیانەکە لە 4 ساڵە دەیانویست جێبەجێکە ئێمە مانویست بە پەلە جێبەجێ بکرێ ئەوان هاتنە پێشە وتیان بێ بە 8 ساڵ جێبەجێکەین لە بینی ئێمە و لە بینی ئەوان ئێمە بە یەکسەر و ئەوان هەشت بوو بە 4 ساڵ لەو بینە طبعا لەو هەموو گفتوگویان وەکو من پێم وتی سۆڤێتەکان لە بین نابوون هەوڵیان زۆرەدا هەردووکمان ڕێبخەن وانە عەزیز شەریف خوا لە خۆش بوو ئەوان بەعزێ شتیوا هەبوو مەسلحەتمان لەوا دی ئێمە وەکو میلەتی ئەگەر چیسی خەشمان زۆر بە حیزبی بەعز نەبوو وەکو حیزبێک وەکو سیاسەتێ وەکو سیاسەتێکی ڕێگەسپەرستی بەڵام دیمان ئەمە وەکو بەیانێک هەنگاوێکە بۆ پێشەوە اعتراف بە مافی ئۆتۆنۆمیەکە اعتراف بە حقوقی کوردەکە تا حدێ هەنگاوێکە بۆ پێشەوە بنسبە حرەکەی کوردی خەڵقەکە 4 ساڵ دەتوانێت ئیسراحەتێ بکە جا ئەوە نەتیجە ڕێکەوی یا ڕێنەکەوی ئەوانیش دیار بوون بە بەسییان بوو لەو ساڵانە بەلای خۆیانە ڕاتکێشن ئەگەر نەبوو بە شێوەیەکی کە تەسەڕف لەگەڵ بکەن لەبەرەوە ئەو بوو لە نەگەیشتێ نەتیجە لە 74 شەڕ دەستی پێکردەوە ساڵێکی خەست شەڕیان لەگەڵ کردیم بە هەموو سیلاح و بە هەموو شتێ بەڵام طبیعی لەو ساڵی کە شەڕ لەگەڵ کرا نەیانتوانی دیسان شۆرشەکە بشکە ئەو بوو چۆن ئیتیفاقی جەزائیریان کرد لەگەڵ شا تەنازولیان بۆ ئێران کرد بۆ ئێمە ئەوەمان باس کردووە طبیعی بەڵام لەو 4 ساڵی لە بەرنامە 11 ئازار بەڵێ ئێمە لەو 4 ساڵە ئیسفادەمان لەوە کرد ئەو دوو بەرەکیەی ناو کورد کۆتایی پێهاتە و برادرانی مەکتەب سیاسی کۆنۆنە هاتنەوە ئەگەر چی هاتنەوە کەسەی شتەکەی هەل نەکرد بەڵام دیسان خراپ نەبوو تۆزەیەکێتی ڕێزیش پیا بوو یعنی ئاوا بوو بەو شێوەیە بە قەناعەتی من بەڵێ شۆڕشی کوردی و بزوتنەبەر ڕزگاری خوازی گەلی کورد بە کۆمەڵی وێزگەی جیاواز و شێوازی جیاوازە تێپەڕیوە بۆ نمونە
پاش تێپەڕبوونی نیو سەدە لە جیاببوونەوەی باڵی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکایەتی مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئەو کات تاڵەبانی یەکێتی نیشتیمانی دروست کرد. یەکێتی نیشتیمانی و شۆڕشی نوێ ڕاگەیان. تۆ کەسێک کە شاید حاڵی نێوە مێژووی پێت وایە نوێگەری ئەم شۆڕشە نوێبوونەوەی ئەم شۆڕشە لەکوێدایە؟ پێت وایە تاڵەبانی توانی عەقڵی سیاسی پێش پارتەکەی خۆی تێپەڕێنێت؟ وڵی خۆی 64 پارتی دیموکراتی کوردستان وقتی ئینشقاقەتێکەوە سکرتێری پارتی کە خوا لێ خۆش بوو برای مەحموود لەگەڵ مەجموعەیەکی زۆر ئەوان بەجیا بوون مەلام سوار لەگەڵ مەجموعەیەکی کەمتر یعنی قیادە مەبەسم و لایەنی کەش یعنی خەڵقێکی زۆر کەمانەوە لە کوردستان لەگەڵ مەلام سەبا بوون ئەوە ناکۆی چێ دروست بوو باسمان کردووە ئەوە تەمان لە 64 تا شۆڕشی نوێەکە کە دروست بوو 76 و 77 بوو یعنی لەو بەینا 13 ساڵ فەرقی و 12 ساڵ لەو بەینا طبعا کە شۆڕشی با بڵێن ئەیلول هەرەسی هێنا ئەو کاتە یەکێتی نیشتیمانی کە دروست بوو پاژەوەی کە نەیانتوانی بە یەکەوە کار بکەن یەکێتی نیشتیمانی تەسەووری کرد کەوا ئەتوانێت جارێکی کە شۆڕشێکی تازە دروست کاتەوە ئەم جارە بە ناوی وەکو شۆڕشێکی عێراقی چونکە هێزی عێراقی چەبوون پشتیوانیان لێ کرد ئۆپۆزیسیۆنی عێراقی کە لە دیمەشق بوون ئەو وەختە دیمەشق تەیدیە کرد لیبیا تەیدیە کرد چونکە ئەو دەوڵەتان لەگە عێراق ناکۆچیان هەبوو ئەو زەمانە طبیعی بەو شێوەیە وعە لە ساز ئەمە شۆڕشێکی تازەیە و ئەوەی کە شۆڕشی ئەیلول پێی نەکراوە ئەمان نەتوان بیکەن و خەڵقێکی لێ کۆبێتەوە خوێنەواری زیاتر دەیە خەڵقی ناوشاری زیاتر دەیە خەڵقەوەی کەمتر شێوەی عەشایری هەیە وەکو خۆیان تەمان باسییانە کرد بەو شێوەیە ئیتر هاتنەوە بۆ شاخ وەختە ئێمەش لە شاخ بووین تەبان ئەگەرچی ئێمە کۆمیتەی ئامادەکردن بووین ئێمە یەکێتی نەبووین بەڵام نزیک بووین لە یەکەوە لەو کاتە دەستیان کردەوە بە عینیشە بەڵام ئەمەلیان وەسعەکە وابوو دوو کێشەی گەورە هەبوو کێشەیەکیان ئەوە بوو کەوا برا کوژیەکە هەبوو و ئەوە یەکێوە لەوەی کە تاسی لە هەردوو لاکردبوونیان نتوانانی وەکو پێویستە هەموو شتێ بکەن ئەمە زارێکی زۆری هەبوو دوو هەمین ئەوە بوو کەەوە ئەم شۆڕشە تازایی کە ئەکرێت تۆ لە شوێنێکی زۆر بچووک بووی لە شاخەکان نبووی نەدەتوانی لە هەموو شوێنێ نفوزە دەبێت تو لە شوێن دەورت دەبێت تەمان تۆ پێویستە بە چەکەیە پێویستە بە پارە هەیە بێت لەم دەوڵەت وەرگی لەو دەوڵەتگی وردە وردە ناتوانانی ئەوەی کە تۆ بە تەمای بیکەی بە شۆڕشێکی نۆ و هەموو شتێکی جیاواز بێ و ئەتیمای لەسەر خۆی بێ ئەوە پێ نەکرا تەمان کەوتەوە سەرسکەیەک ڕەنگە جیاوازەیەکی لەگە بەڵام سەد جیاوازێکی تەواوی نەبوو ئەو بوو بە نەتیجە کەوتەوە سەر سکەیکی وە پێویستە بە کۆمەکی دەرەوە هەیە پێویستە بەوە هەیە جیهەتی یارمەتی و بە طبعاً بتەوێ نەتەوێ ئەو برا کوژیە مەشغوڵی کردووی لە پشتەوە لە هەموو ڕۆژێ لەبەرەوە نەتوانرا ئەوەی کە ئەوانیان وت و ئەیان نووسی و هینیان بۆ کرد بتوانن وەکو پێویستە جێبەجێکی ئینشقاق هاتیشی تێکە و مەسەن بزوتنەوەی سۆشیالیستیمی زۆری جیابەوە حزبی سۆشیالیست لەپار دروست بوو جوود و جۆقەد و ئەمانە ئەمە هەمووی وای کرد کە نەتوان وەکو پێویست ئەو شتە نوێیە ئەوەی کە بۆی نووسرا بوو بۆی کرا بۆ وەکو پێویستە بیکەن نەکەر ئەوانی تریش هەموو لایەنەکان چونکە بعضێجار تۆ شتێکە نووسیسە کە ئازەڵی وا ئەکەم و ئاکەم و ئاکەم بەڵام یەی زروفێکە بۆیەتە پێشەوە چێز ناو واقعەکەەوە واقعەکە وەزعەکە دەگۆڕێ شەر نییە بە کەیفی خۆت بتانی بڕۆی زروفە مەوزوعیەکە وەزعەکە دەگۆڕێ شتر لە سەر فەرزەکە کە تۆ موچێن نەدویست بێ بیکەی لەبەرەوە تقریباً سکەکان وا لێ هات کەوتەوە سەر سکەیە کە زۆر جیاواز نەبوو لەو سکەی کە تۆ وەخت خۆی دژی بوویت و توتە ئەمە غەڵەت بۆ من ئەمە ئەەکەم ئەوە ئەەکەم ئاوای لێ هااتیانی ئەوە واقعەکە. دکتۆر جان ببوورە لێرا ڕاتەگرم بەڕێزان ناوبڕێک و ئەگرێن وڵاتن.